حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. من نام عبد الله الشاطر زوري بانگبێژی بەشداریم کردووە زۆر فێری مەقامەکانیان کردوون و زۆر ئیسفادەمان لێ کرد دەستخۆشی لە ناوەندی ڕابوونەکەی بۆ دەوریان دانا بۆیان زۆر دەستخۆشی لە مامۆستا ئیدریس و مامۆستا مەحموود کەروکیەکەی ئەزیەتیان کێشا لەگەڵمان. ئەمە دەکەین ئەم هەنگاوە قەشەنگا هەنگاوێک بێ و هەنگاوی گەورەتر و بەڵندتری بەدوادا بێ. خۆشەویستان، ئاهەنگەکە تایبەتە بە دەرچوونی کۆمەڵێ فێرخواز لە بانگبێژیدا. بانگبێژیش لە مێژووی دینی و نەتەوەییمان پێگەیەکی گەورەی هەیە. ئێستاش داوا لە کاکە ئەنەس دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی بانگێک کە بەشدار بوو لە خولی بانگبێژەکەدا. أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله. من نام موسى محمدا بەشداریم کردووە لەم دەورەیە دەستخۆشی لە مامۆستاکانەکەم کە هەموو مقامەکانیان فێر کردوومە. سەرەتا دەستخۆشی بێتیان لەم دەستگا فێرخوازیاکەم دەستگای ڕابوون بەڕاستی وەکو قوتابیەکی ئەم دەستگایە محەممەد ئەحمەد عەبدولکەریم زۆر ئیسفادەم لێ کرد و سوپاس بەخوای گەورە بە هەر هەموو مەقامە ڕئیسیەکان ئەتوانم ئێستا بانگ بێژم نەخوا بەزیاد بێ ینی دەستی مامۆستا ئەدریس و مامۆستا مەحموودیش دیار بوو بەجددی زۆر ڕۆڵیان کێشا و عەزیەتیان کێشا لەم بڵێن دەورەیە یاخوا دەستیان خۆش بێ و دەستی ئێوەش خۆش بێ. سپاس بەخوای پەروەردگار ئێمە ئەمڕۆکە لێرە شەهادە و بڕوانامە و سەنەدی بانگبێژی بەخشرا بە نزیکەی 45 قوتابی لە درێژەی کار و چالاکی و خولەکانمان یەکێ لەو خولانەی کە زۆر گرنگ بوو ئێمە زۆر دەمێک و بیرمان لێ کرد بۆ خولی بانگبێژی بوو. بانگیش معلومی هەموو لایەکە کە یەکێکە لە شیعارە دیارەکانی ئیسلام و چەندێک بەدەنگی خۆش بانگ بدرێت ئەوەندە کاریگەری بۆ نوێژخوێنان و حتا کۆی کۆمەڵگەشەیە. بۆیەم بیرمان لەوە کردەوە بە سەرپەرشتی هەردوو مامۆستای بەڕێز مامۆستا ئیدریس مامۆستا مەحموود ئەم خولە بکەینەوە. مامۆستا ئیدریس خۆی گەورە پەرداشتی باتەوە وانەکانی زیاتر لە بریتی بوو لە دە مەحاضەرە هەم ڕەوانی و جوان خوێندنەوەی وشە بە وشەی بانکە فێرکردنی وشە بە وشەی بانکە و هەموو مەقاماتەکانیش کە هەموو هەر مەقامێک بە تایبەتی دەرسی لەسەر وتاوت و محاضەرەی لەسەر وتاوت و مامۆستا هەموومانی مەسەلەن هەموو بەشداربوانی بە شێوازی کۆرس و دوایی بە تاکتان فێر کردووە و ئەلحەمدوللا سەنەدی مەقاماتەکەش پێدراوە.